ئەفسانەی بۆکسێنی سەدەی بیستەم کێ بوو؟ محەممەد علی کلای، ناوی ڕاستەقینەی کاسیۆس مارسیلۆس کلای جۆنیۆرە کە لە حەڤەی یەنایری ساڵی 1942 لە ویلایەتی کێنتاکی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەدایک بووە. لە خێزانێکی هەژار گەورە بوو کە ڕەگەزپەرستی کێشە گەورەکەی ئەو خێزانە بوو. محەممەد کلای لە ژیانێکی قورسەوە هاتوو بووە ئەفسانەیەکی خاوەند و دەستی ئاسنین. محەممەد کلای توانی لە تەمەنی 22 ساڵیدا و لە ساڵی 1962 لە سۆنی لیتسۆنی پاڵەوانی جیهان بباتەوە. لە ساڵی 1970 جارێکی دیکە ڕوبەڕووی جۆفریزە بووەوە کە ئەو دوو بۆکسێنەرە بوون هیچ کات نەیاندۆڕان بوو، بەڵام کلای توانی ئەو یاریە بباتەوە کە بە یاری سەدە هەژمار دەکرێت و ژمارەی پێوانەی تۆمار کرد. لە ساڵی 1964 ڕووداوە گەورەکە ڕوویدا کاتێک کاسیۆس مارسیلۆس کلای ئاینەکەی لە مەسیحیەوە گۆڕی بۆ ئیسلام و ناوی خۆشی کردە محەممەد علی کلای. ئەوەش چەندین هەزار کەس ڕوبەڕووی وەستانەوە و لە ساڵی 1967 ئەو نازناوەی لێ سەندرایەوە کە بەهۆی ئامادەنەبوون لە خزمەتی سەربازی بۆ ڕوبەڕووبوونەوەی دژی ڤێتنام کە بەرامبەر لیتسۆن لە ساڵی 1962 بەدەستی هێنا بوو. ئەوەی زیاتر ناوی محەممەد علی کلای گەورە کرد وازهێنان بوو لە یاری بۆکسێن لە ساڵی 1970 لە تەمەنی 38 ساڵیدا. لە ساڵی 1984 تووشی نەخۆشی پارکینسۆن بوو کە جۆرێکە لە نەخۆشی ئیفلیجی و ساڵانێکی زۆر بەو نەخۆشیەوە ئەتلایەوە. کلای لە کۆی 61 یاری توانی 56 یاری بباتەوە کە 37 یاریان بە لێدانی یەکلاکەرەوەی کۆتایی بردووەتەوە. لە ساڵی 1990 ناسناوی یاریزانی سەدەی پێبەخشرا، ئەویش بەهۆی خێرایی بۆکسەکانی کە خێراییان دەگەیشتە 900 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. لە یاریەکانی ئۆلۆمپیاتی 1996 شەرەفی داگیرسانی ئاگری ئۆلۆمپی پێدرا وەک نیشانەیەک بۆ بەرەنگاربوونەوەی ڕەگەزپەرستی مەدالیای زێڕی پێبەخشرا. محەممەد علی کلای ئەفسانەی بۆکسێنەری جیهانی دوای 32 ساڵ ململانێ لەگەڵ نەخۆشی پارکینسۆن لە 3/6/2016دا لە تەمەنی 74 ساڵیدا کۆچی دوایی کرد.